لە ماوەی 4 ساڵدا 40 پرۆژە لە قەزای کەلار کاری تیادا کراوە و بەرنامەی گەشەپێدانی شارەکەش بەردەوامە. سەرۆکی شارەوانی ڕای دەگەیەنێت بە هەوڵی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لە دوای قەیرانی دارایشەوە بەشێکی زۆری پرۆژەکانیان کەوتووەتەوە کار و لە 2 ساڵی داهاتوودا گۆڕانکاری گەورە لە شارەکەدا ڕوودەدات. بەسپاسەوە دوای سەردانی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2017 کۆمەڵە پرۆژەی استراتیجی و گرنگ وەستابوون لە شاری کەلارە. شەقامی پشتێنەی کەلار قۆناغی 2 قۆناغی 3 هەردووکی تەواو بوو. کۆمەڵک پرۆژەی تر لە ناوجەرگەی بازار ڕابوو هەموو ئەو پرۆژانە کەوتنەوە باری جێبەجێکردن تا ڕادەیەک سیمایەکی جوانی باشار بەخشیوە کە بەشێک لەو پرۆژانە تەواو بوون و بەشێکی تریشان لە قۆناغی کۆتاییدایە. و چەند پرۆژەیەکی تریش ئێستا دەست بەکار بوونەتەوە هەندێک پرۆژەی تریش لەسەر داهاتی شارەوانی کراوە لە شاری کەلارە کە تا ڕادەیە کەتوان بڵێن گۆڕانکارێکی باش کراوە و بەرنامەی داهاتوش ئەوەیە کە ئێمە چەند شەقامێکی گرنگ لە ناو جەرگەی بازاڕۆ بۆ سەرسیروان یا هەندێک شەقامی تر لە ناو شاری کەلارە کە پێویستە بکرێتە دووسایی ئێستا بەردی بناغی دانراوە ئیشی لەسەر کرێ بە تەواوبوونی ئەم پرۆژانە بە تاکید گۆڕانکارێکی باش بەسەر شارا دێ و بەشێکی تر لەو گۆڕانکاریانەی کە لە ڕەنگە لە 2 ساڵی ئایندا بە تەواوی دەربکەوێت لە شارە دروستبوونی پرۆژەکانی نیشتەجێبوونە. تەنها لەسەر داهاتی شارەوانی 35 پرۆژەی خزمەتگوزاری جێبەجێ کراون و 5 پرۆژەش لەسەر بودجەی وەبەرهێنان کەوتووەتە بواری جێبەجێکردنەوە. قیرتا و کۆنکریت و گرنگیدان بە سەوزایی و فراوانکردنی شار و چارەسەری کێشەی نیشتەجێبوون خەمی هاوڵاتیانیان لە کەلاردا کەم کردووەتەوە و چاوەڕوانی زیاتریشن. کە ئەوەی ئێمە ئەیبینین بە ئاراستەی باکووری کەلار و ڕۆژاوای کەلارەوەیە و کەلار پێویستی لە ئێستادا بە ڕێی ئێمە پێویستی بە ماستەر پلانێکی بنچینەی هەیە بۆ ئەوەی کە لە ئایندەدا کەلار ئیشی لەسەر بکات و ئەو گەشەکردنەی کە شاری کەلار ئەیبینێ بەخۆیەوە گەشەکردنێکی زانستی بێت. وەڵا ناڕەحەتین و ناخۆش و قوربارانێ بوارێ قڕولیتە و ئیسا خۆشە و خوای گەورە نەیبرێ و ڕێو جێپاکەوێتەوە و سەپەکرێ و پڕ و پختە ئەکرێ و لە پشتی خوا و پێمان خۆشە و ئێوەش سەرکەوتون و حکومەتەکەشمان سەرکەوتووە خۆشی تیادانشی. ئەمە نمونەی یەکێک لەو شەقامانەیە کە 6 ساڵ لەمەوبەر وێنەی دەشتێکی بێ خزمەت بوو. ئێستاش دیمەنی شارستانی شارێکە. نزیکەی 8 ملیار دینار لەو پرۆژە خزمەتگوزاریانەی کەلاردا لە ماوەی ئەم چەند ساڵەدا خەرج کراوە. پلانی شارەوانی وایە بۆ 2 ساڵی داهاتوو ئەو دەستەواژەیە بکاتە ڕاستی کە هەمیشە وتراوە کەلار لە لادیەوە بۆتە شار. سامان کەریم کورد چات نیوز کەلار.